لەسەر ئاستی عێراق و وەرەمی کوردستان گەورەترین کارگەی بەرهەمهێنانی زەیتی زەیتون لە هەڵەبجە کرایەوە. کارگەکە لە ماوەی 24 سەعاتدا دەتوانێت 120 تۆن زەیتون بە کوالیتێکی بارز بکاتە زەیت. ئەماش بە بازار هێرمی کوردستان و ناوچەکە بە پرۆژەیەکی گرنگ ناو دەبرێت. خاوەنی کارگەکە دەڵێت لە ماوەی ڕۆژێکدا 36,000 لیتر زەیت بەرەم دێنن. توانای کارگەی ئێمە تقریبان 120 تەنە لە 24 کاتژمێرە بە کوواڵەتیەکی زۆر بەرز ڕۆن بەرهەمەهێنین و گەورەترینە تاوەکو ئێستا لەسەر ئاستی کوردستان و عێراقیش. ساختکردنەوەی بەرهەمی ناوخۆی 100% لێرە تحقیق بێ، یعنی بەرهەمی ناوخۆی کارگەکەمان ئەوەنە گەورەیە کە ئێستا بەرهەمی ناوخۆ بەشی ئێمە ناکە، توانای بەکاربردنی 120 تەن زەیتونمان هەیە لە ڕۆژێکە کە ئەگەر کواڵەتی زەیتونە کە تایبەت بێ بە زەیت و کواڵەتیەکی باش بێت بەلانی کەم 36,000 لیتر لە 24 کاتژمێرە بەتوانی بخەینە بازاڕەوە. ماوەی چەند ساڵێکە حکوومەتی هەرێمکردنەوە و جێبەجێکردنی پرۆژە گشتەکانی پشتگوێ خستووە و چەندین پرۆژەی گرنگ و بەرهەمهێن لەلایەن کەرتی تایبەتەوە کراونەتەوە. بەڕێوەبەری کشتتوکاڵی هەڵەبجەشکردنەوەی کارگەی زەیتی زەیتون لە سنوورەکە بە گرنگ ناو دەبات و دەژڵێت ئەوە هەنگاوێکی باشە بۆ هەندانی جوتیاران لە پاڵ گرنگیدان بە چاندنی بەرهەمەکانی دیکە ڕێژەیەکی زۆریش زەیتون بەرەم بێنن. تەمەنم پرۆژێکی زۆر گرنگە و ئێمە لەلایەن خۆمانەوەکو بەڕێوەبەرایەتی کشتی کوشکاڵی هەڵەبجە زۆر پشتیوانیمان کرد و زۆر دەستخۆشی لەو برایە شەکن کە هەستاوە بە دروستکردنی ئەم کارگەیە. تەمەن لە ساڵانی ڕابردوو تەنها کارگەی زەیتی زەیتون لە پارێزگای هەولێر هەبوو، ناچار هەموو جوتیارەکان ئەگەر زەیتیان بویستایە و زەیتونەکانیان بکردایە بە زەیت ناچار ڕویان لە پارێزگای هەولێرە کرد، بەڵام ئەمساڵ خۆشبەختانە کارگەکە لە تەواوبوو نایە. کارگەکە دەتوانێت دەیانە زالیتر ڕۆنی بەرەماتوو بە ئەمان کوالیتی بۆ ماوەی 2 ساڵ هەڵبگرێت. ماوەی چەند ساڵێکە جوتیارانی سنوورەکە گرنگی دەدەن بە چاندنی زەیتون و جگە لەوەش هەڵەبجە خاوەنی باخێکی زەیتونە کە 5,000 داری زەیتونی تێدایە و ساڵانە بەرەمێکی زۆری زەیتون دەخاتە بازاڕەوە. لەگەڵ کردنەوەی کارگەی زەیتی زەیتونی سروشتیش ڕێنمایی بە جوتیاران دەدرێت لەبارەی چاندنی باشترین جۆری زەیتون و شێوازی لێکردنەوەی بەرەمەکانیان. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.